لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕۆژ لە دوای ڕۆژ دێت ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا بەرکەوتنی هاوڵاتیان ڕوو لاڵکشانەوە بەرزبوونەوەیە. خراپی ڕەوشەکە گەشتۆتە ئاسێک کە بەری پێ ناگیرێت و کارەساتی گەورەی مرۆیی لێ دەخۆڵکێت. بەشێکی زۆر لە دامەزراوە پەیوەنددارەکان بێباکانە مامەڵە لەگەڵ کەیسەکە دەکەن و ناوەندە تەندروستەکانی جۆک و پێویست ڕۆڵان نەبینیوە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە و وەشارکردنەوەی هاوڵاتیان و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. بۆ مەبەستە ئێمە وەکو کۆمەڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالەکوانان لە گەرمیان یاداشتێکە ڕاستەی ئەملایەن پەیوەنددارەکان دەکەین کە بریتیە بێت لە 8 خاڵ. یەکەم لیژنەی کاروباری تەندروستی لە پەرلەمانی کوردستان و لیژنەی تایبەت لە ئەنجومەنی وەزیران سەردانی ناوچەکە بکەن و لێ کۆڵینەوە لە کۆی کێشەی کەرتی تەندروستی بکەن و لێ پێچینەوە لە کەمتەرخەمەکان بکەن و گۆڕانکاری ئیداری لە تەواوی سێکتەرەکەدا ئەنجام بدرێت. دیاریکردنی بودجەیەکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا و کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی بکات. یان سپاردنی و سەرپەرشتیکردنی نەخۆشخانەی قەڵای کە تایبەتە بە نەخۆشی کۆرۆنا بە دەستگای تەندروستی پێشمەرگە کە ئامادەگی خۆیان دەربڕیوە سەرپەرشتیە و کەیسە بکەن. سێەم دانان و چالاکردنی هێڵی گەرمی 24 کاتژمێری تەندروستی تایبەت بێ بە هۆشیارکردنەوە و ڕێنماییکردنی نەخۆشانەی کە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. کردنەوەی ناوەند و نەخۆشخانی زیاتر بە وەرگرتنی نەخۆشی کۆرۆنا بەندەگەوە هاتنی ئەو هاڵاتانەی کە شوبەیان یان نیشانەکانی تێدا دەرکەوتووە و بۆ لایەنە پەیوەنددار بۆ ناوەندەکانی تەندروستی لێ پێچینەوە لە هەموو ئەو دەستگا ڕاگەاندن و کەسانەی کە بەبێ زانیاری و هۆکار بوونەتە هۆکاری تۆقااندن و شەڵەژانی دەرونی هاوڵاتیان لە ناوچەکە. چاودێریکردنیان سزادانی هەموو نۆرینگە ئەهلی و لاکۆڵانیانەی کە بەبێ زانیاری و بە ناشارەزایی دەرمان دەدەنە هاوڵاتیان و بارگرانی زیاتر دروستەکەن لەسەر تەندروستی هاوڵاتیان.